پێم وایە ئەم ڕێکەوتنە سیاسی یەکێتی نیشتمانی بڕیار بوو چەند هەفتەیەک لەمەوبەر سەردار قادر پارێزگاری سلێمانی بۆ وەکالەت لە پۆستەکەیدا دەست بەکار ببێتەوە. ئەمەش پاشەوەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕەزامەندی نیشاندا لەسەر دووبارە دەست بەکاربوونەوەی، بەڵام بەوتەی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان بەهۆی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی لەلایەن وەزارەتی ناوخۆوە تاکو ئێستا بڕیار نەدراوە سەردار قادر بگەڕێتەوە سەرکارەکەی. تاو کاتی کێشەی سەرۆکایەتیێرم لە ڕووی یاسایەوە چارەسەرەکرێ ئەو وەختە ئێمە نووسراوی خۆمان بۆ بەڕێز دکتۆرە باڵەکەین بۆ پۆستی پارێزگار لە ئێستادا بیرروڕای بزوتنەوەی گۆڕان پێی وایە کاک سەردار کە جێگیری پارێزگای سلێمانیە دەسەڵاتەکانی پارێزگای سلێمانی بەکاربێنێت. ئەم کاتتان باش. بە پێی زانیاریەکانی کورسات نیوز هۆکاری دەست بەکار نەبوونەوەی سەردار قادر بۆ کەمکردنەوەی دەسەڵاتەکانی دەگەڕێتەوە، چونکە لاگەری گەڕانەوەیدا ئەم جارە بامان پۆستی پێشووی وەک جێگری پارێزگار دەست بەکار دەبێت. ئەمەش وا دەکات نەتوانێت هەموو دەسەڵاتەکانی پارێزگار بەکاربێنێت. سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو بۆچوونەی گۆڕان ڕەت دەکاتەوە کە کەیسەکە بە سیاسی کرابێت. کاک سەردار قادر بە تەسەوری من لەبەرەوەی لە کەمی سەلاحەتەکانێتی لە پارێزگا کە تا ئێستا دەست بەکار نەبووە بە پێی یاسای ژمارە 3 هەوی ئەنجومەنی پارێزگاکانی لەسەر هەڵبژێراوە بۆ دانانی پارێزگار هەر بە هەمان یاسایە هەرچی ئەندامی ئەنجومەن نەبێ ناتوانێت ببێ بە کاندید و ببێ بە پارێزگار بۆی لە ئەنجومەن دەنگی بێتێ. لەبەرەوە کاک سەردار قادر بە سیفەتی پارێزگار قەت نابێ بە پارێزگار چکە ئەندامی ئەنجومەنی پارێزگار نییە بۆ هیچ علاقەیەکی بە حیزبایەتی و بە پارتیەوانەوە نییە. لە نێوان بۆچوونی گۆڕان و پارتیدا فراکسیۆنی یاوپەیمانی نیشتیمانی هۆکاری دەست بەکار نەبوونەوەی سەردار قادر دەگەڕێنێتەوە بۆ ئەگەری بڕیاری کشانەوە یان مانەوەی بزوتنەوەی گۆڕان لە حکومەتی هەرێم و حکومەتە خۆجەیەکانی هەرێمی کوردستان. کاک سەردار قادر بە پێ و بڕیارەی کە لە وەزارەتی ناوخۆ هاتووەکو پارێزگار بۆ ناتوانێت دەست بەکار بێ بەڵکو وەکو جێگری پارێزگار ئەتوانێت ئیش و کارەکانی پارێزگای سلێمانی ئەوەی کە بۆ ئەو دیاریکراوە ئەوانە بەڕێ بکە بە تەکید ئەویش هەموو دەسەڵاتەکانی پارێزگار ناتوانێت ممارەسە بکە لەوانە دەسەڵاتی سەرۆکایەتی لیژنەی ئەمنی ناتوانێت بکە هەتا مۆڵەتی پێدانی هەڵگرتنی چەکیش ناتوانێت ئیمزا بکە. یەکێ لە سەبەبەکان ئەوە بە کابێ گۆڕان دراسی ئەوە تەواو بکە ئەگەر بڕیار یا بکشێتەوە لە حکومەتی خۆجەیی ئەگەر بە پارێزگاریش دابندەی هەرەبێ بکشێتەوە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە وادەی خۆیدا پۆستی پارێزگاری سلێمانی ڕادەستی بزوتنەوەی گۆڕان کردەوە، بەڵام بزوتنەوەی گۆڕان بەهۆی کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە ئامادە نییە هەڤاڵ ئەبوو بەکر کاندیدی گۆڕان بۆ پۆستی پارێزگاری سلێمانی لە پۆستەکەیدا دەست بەکار بێت. ئێستا کە گرفتە یاسایەکانی بەردەم دووبارە دەست بەکاربوونەوەی سەردار قادر چارەسەر کراوە، دیار نییە بزوتنەوەی گۆڕان کەی بڕیار دەدا سەردار قادر بگەڕێتەوە سەر کارەکەی. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.